بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دەستبردنی هەندێک لایانی سیاسی بۆ مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستاندا کە سەرجەم پێکهاتەکان لە هەرێمی کوردستانە مافیان پارێزراوە وەروەها ئەوسکاڵایی لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کراوە لەسەر کورسی پێکهاتەکان لە میشیگنی ئەمریکاوە. بەڕێز ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حەموڕابی و وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵدا گفتوگوی زیاتر لەسەر پرساکەین. بەڕێز ئانۆ جەوهەرم کاتتان باش. سلااو کێکیان و نەها گاوا گووەم دەبێژن کوردستان هەرێما و کوردستانی یعنی سمبۆلە هەروەها سەرفرازیەکی مەژی ڕەوشاپێک ڤژیانێ و مافێ پێک هاتەیانە بەشدار یاواد پارلەمەندە نونەریت یاواد پارلەمەندە هەن عالی نێگاتیڤ خۆ نێزیکتکن دیتناتە لەسەر وێ بگرم. بەڵێ بابەتی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان ئەم بابەتە لە دەستپێکی دروستبوونی هەرێمی کوردستان لە دروستبوونی پەرلەمان لە ساڵی 1992 لە یاسای ژمارە 1 ئەم بناغەیە دانراوە کە نوێنەری پێکهاتەکان و یاخود برێن پێکهاتەی نەتەوەی و ئاینی لە هەرێمی کوردستان هەبیت و بە تایبەت بە نسبەت هەرێمی کوردستان بابەتەکە پەیوەستە بە پێکهاتەی نەتەوەیی. دواتر لە ساڵی 2005 کە دەستوری عێراقی نووسرا و دەنگی لەسەردراوە بە ڕیفراندۆمێک تەجروبەی هەرێمی کوردستان وەرگیرا و لە عێراقشدا بەرجەستەکرا لە دەستوری عێراقی هەروەها وەکو مکەوینی ئاینی و مکەوینی قەومی چەندین مەقعد لە پەرلەمانی عێراقی دانرا. ئێستا لە هەرێمی کوردستان 11 مەقعد یاخود کورسی هەیە بۆ پێکهاتەکان، 5 بۆ کلدانی و سریانی و ئاشووری، 1 بۆ ئەرمەن، 5 بۆ تورکمان و لە عێراقش لە هەمان کاتدا 5 لە بۆ کریستیارەکان و چەندین کۆتای دیکە هەیە. بەڵێ ئەم مافە خێر نییە لە کەسێک بە ئێمە درایە و پیاوەتی نییە لە کەسێک کە بە ئێمە دراوی. ئەمە ڕەنجی بەدەیان ساڵی خەباتە و خینی بە سەدان شەهیدی پێکهاتەکانە کە لە گشت شۆڕشەکان چ شۆڕشەکانی کوردستان و چ شۆڕشەکانی عێراقی ژەروەها کە بەشداریان کردیە وەک هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتە سەرئاستی کوردستان و عێراق و ئەمڕۆ ئەم نوێنەرایەتیە بە خینی ئەم شەهیدانە هاتیە و هەر نزیک بوونەوەیەک هەر دەستدانێک لەم مافانە دەستدانە لە خینی شەهیدەکانمان لەم مادیبوونەی کە باب و باپیرانمان لەم خاکە لەم ئەم ئەرکان کە چێشتووە و هیچ جێگای قبول نییە و یەکش ناگریتەوە لەگەڵ مافەکانی مرۆڤ و لەگەڵ جارنامەی مافی مرۆڤش. بەڵێ بەڕێز ئانۆ جەوهەر پێتان وایە هەندێک لایانی سیاسی بۆ هەندێک جار بچووکترین کێشەکان لە هەرێمی کوردستانیش ڕاستەخۆ بەستنەوە بە پێکهاتەکانەوە بۆ هەموو کاتێک پێکهاتەکان ئەکرێنە ئامانجی و لایەنە سیاسیانە؟ دەزانی چۆن برام بابەتی هەڵبژاردن بابەتی یاسای هەڵبژاردن کراس نییە، قەڵەو بووی فراوانی کەیەوە، زەعیف بووی تەسچی کەیەوە. بەڕاستی ئەمە یاسایە و ئەم یاسایانە تەبیعەی دەستوریشیان هەیە، یعنی کە ئێمە ئەمڕۆ دەستورمان نییە تا ئێستا لە هەرێمی کوردستان هەندێک قانون هەیە و قەواعید هەیە تەبیعەی دەستوری وەردەگرێت و دواتر بە هیچ شێوەیە قبول نییە کە حزبێک یا لایەنێک تووشی کێشەیەک بی، کێشەیەکی ناوخۆیی بی یان کێشەیەک لەگەڵ حزبەکانی دیکە بی بێ ئەم بابەتە لەسەر پێکهاتەکان فڕێبداتن. ئەمە یەک. دوو، بێ بە پێکهاتەکان برێ ئەنگۆ حەقتان لە ئێمە نەبی، ئێمە ئیشی خۆمان دەکەین و ئەنگۆ حەقتان لە ئێمە نەبی، حەقتان لە سیاسەتی ناو کوردستان و ناو عێراق نەبی. دەبی گشت پێکهاتەکانی کوردستان بە کورد و بە تورکمان و بە کلدان و ئاشووری و سریان و ئەرمەن و هەروەها لە عێراق عەرەب و شیعە و سوننا دەبی تێبگەن
کریستیانەکان کلدان و سریان و ئاشووری و ئەرمان و تورکمانەکان هاوڵاتین فول هاوڵاتین یعنی هاوڵاتی تەواون هاوڵاتیەکی بچووکراو نین بۆمان هەیە تەداخلی سیاست بکەین بۆمان هەیە ڕەئیمان هەبی بۆمان هەیە ئەگەر حزبێک لە ئێمە نزیکە خزمەتی ملەتی ئێمە دەکا ئێمە لەگەڵ حزبە بین و پشگیری لێ بکەین و بۆمشمان هەیە ئەگەر بزانین حزبێک لەگەڵ ملەتی ئێمە نییە و پشگیریمان لێ نەکاتن بەرامبەر ئەم حزبە ڕابوەستین لە پێناو مافەکانی خۆمان پێک هاتەکان مافی خۆیان هەیە بە کامل بەشداریان لە ژیانی سیاسی هەبید و هەر تەماشاکردنێک بۆ پێک هاتەکان بە بچووککردن یاخود بە چاوێکی بچووک جێگای قبول نییە و ڕنگدانەوەی عەقلیەتی بچووکی ئەم لایەنەیە و ئەم کەسانەیە کێکیان و گومان ژێرەتونێ باشە کە پێک هاتەکان بە سەدان شەهیدیاندا ئەها لەم شاخانە هورمز مەلک چەکۆ شەهید بوو ئەها لەم شاری هەولێرە فەرەنسۆ حەریری شەهید بوو ئاها دکتۆر حەبیب المالح شەهید بوو ئیعدام کرا کەس بەوی گوت ئەتوو لۆ شەهید دەبی ئەتوو مەسیحی بە بێدەنگ بە بەرامبەر بە ڕژێمی بەعس یان بێدەنگ بە بەرامبەر بە تیرۆریستەکان بەڕاشە ئەوانە کە شەهید بوون شەهید نەبوون لە بۆ کوردستان و عێراق ئەدی لۆ ئەو کاتە ئەوانە گەورە بوون و شەهید بوون لۆ ئێستا سیاست مەداری مەسیحی دەبی بێدەنگ بی لە پێش ئەوەی کە بە چاوێکی بچووک تەماشا بکرێ کەکیان و گومان ژێرەنی نەکوڕایە گشتیە کوردستانی مافی پێک هاتەیان پێک vêjiyانê wekî berjevendiya Kurdistanê jî dibîne. Lê ev aliyên ku dijayetî nîşan didin gelo ne ji bo berjevendiyên xwe hizbî û berjevendiyên siyasî demkî vê yekê dikin tu çawa dibîne? و ئەم بابەتە دیارە کە بابەتێکی سیاسیە و بابەتێکی حزبیە زیاتر لە بۆ بەرژەوەندی تەسکی حزبیە بۆیە ئێمە پێیان دەرێن بەم لایەنانە و بە تایبەت بەم کەسانە کە ئەم بابەتە محکەمەی مێژوو دەکرێتن لەبەر ئەوەی هەر حزبێک هەر لایەنێک هەر کەسێک لە ڕێگای مافی ڕەوای شەریکەکانی لە وڵات و لە نیشتیمان ڕابوەستێ محکومی مێژوو دەبیتن دواتر لەمە گرنگتر بە هیچ شێوەیەک دەستوری عێراقی ڕێگا بەم بابەتە نادا لەبەر ئەوەی دەستوری عێراقی زۆر بەوازحی دەرفەت دەداتن بە هەرێمەکان کە دەستوریان هەبیت وەکە هەرێم دەستوری هەبیت کەواتە مولزم نییە ببتە کۆپی پێستی سیستمی فیدرالی بۆیە من باوەڕ دەکەم کە محکەمەی ئیتیحادی ئەم بابەتە بەنە دەستوری لە قەڵەم دەدا و مافی پێکهاتەکان دەپارێزی بەڵێ ئابڕێز ئالۆ جەوهەر هەر تایبەت بە پرسی کریسیانەکان بە تایبەت و دۆخەی لە ناوەڕاست و خاڕووی عێراق بەسەر کریسیانەکان دێت پێتان وانییە ڕۆژێک دێت ئەم گەرەم فشارە لەسەر کریسیانەکان بەردەوام بێ لە عێراقدا وەکو چۆن نەوترێ جوولەکە هەبووە ڕۆژێ دێت ئەڵێن لە ناوەڕاست و خاڕووی عێراقیشا کریسیان هەبوو بۆ پێکێسا ڕێشەکان لە ١٠ دابەزیوە بۆ لە ١٠ بە دڵنیاییەوە لە ساڵی 2003 تەنها لە بەغدا 1.1 ملیۆن کریسیان هەبووە و ئەمڕۆ ژمارەیەکی زۆری مەسیحیەکان کریسیانەکان لە دەرەوەی وڵاتن یعنی ئەمڕۆ من بەندا لە میشیگان قسەتان لەگەڵ دەکەم لێرە لە میشیگان تەنها لەم ویلایەتە ئەمریکیە نزیک 200,000 کەلدانی هەیە و ئەمە کە ژمارەیەکی زۆرە و هەروەها لە کەنەدا هەیە لە ئوسترالیا هەیە لە سوید هەیە لە سەرتاسەری دنیا هەیە بەڵام لە ناو عێراقدا گەورەترین ژمارەی کریسیانەکان لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەگەر ئەم عەقلیەتە ئەم مێنتاڵیتیەی حکومڕانی
بە شێوەیەک نەگۆدرێت کە گشت پێکهاتەکانی عێراقی و کوردستانی قبولی بیتن و ئەم عێراقا ببتە وڵاتی هەمووان کوردستانێکی بەهێز و پێشکەوتوو قبول بێ، کریسیانەکان کلدان و سریان و ئاشووری و ئەرمەن قبول بێ، تورکمان وەکو خۆیان قبول بێ، کاکەیی وەک خۆی قبول بێ، ئەیزیدی وەک خۆی قبول بێ، سابی ئەیمەندائی و زەردەشتی و جوو وەکو خۆ قبول بێ، بە تەئکید هەر وڵاتێک کە دژی پێکهاتەکانی ڕابوەستی وڵاتێکە بەرەو هەڵدێر دەڕواتن. بەڵێ سپاس بۆتان بەرێز ئانۆ جەوهەر ژێ میشیگانە ئەمریکایی لەگەڵمە. سپاس بۆیەوە.